بەڕاستی ئاوی سارد دەبێتە کێشە لە بۆ گورچیلە لە بۆ باڵێن سیەکان لە بۆ هەناسە و دەبێت ئەو شوێنەی کە تۆ ئارەزووتە مەلەی لێ بکەی شوێنەکە ئاوێکی سەلامەت بێ لە ڕووی چیەوە لە ڕووی ئاوەکە ئایا سەریعە ڕۆیشتنەکەی یاخود سەبرا ئەگەر ئاوێکی سەریع ڕۆشتوو بوو بە هیچ شێوازێک نابی مەلەی تێدا بکەی ئەگەر هەرچەند مەلەوانیش بێ و هەرچەند یاریزانی مەلەوی یاخود ڕایەنەری مەلەشبی باش نییە یەکێکی تر ئەگەر زانیمان ئاوەکە زۆر ساردا بەڕاستی ئاوی سارد دەبێتە کێشە لە بۆ گورچیلە لە بۆ باڵێن سیەکان لە بۆ هەناسە و دەبێتە هۆی تەنگە نەفەسی بۆ یاویش باش نییە مەلەی تێدا بگرێ واروە یەشتر ئاوەکە ئەگەر ڕوون نەبێ زۆر جارێ دەچیە شوێنەکە ئاوەکە ڕوون نییە بنی ئاوەکە لێ دیار نییە تۆ نازانی ئایا بنیە و ئاوا بەردی تایە داری تایە چ شتێکی تایە بە دەیان نەفەر ئەمە گوێبیست بووینەکە کابرا چووە لە سەیرانگەی خۆی فڕێداوە سەری بەبەر دەکەتووە بوویتە هۆی مردن و غەرقبوون و نقمبوونی یاخود دارێکی لێیە چەندین نمونەمان هەبوو لە ساڵانی ڕابردوو کە نەفەرەکە بەجلەوە کەتیتە ناو لە بناو بە دارێک هەڵواسراوە یان بە دارێکەوە بۆ جلکەکەی تێ ئارانەی توانیوە بێتە دەرێ بوویتە هۆی مردنی ئەویش هیچ ئاوێک هەیە یانی ها بە دیاریکراوی مەلەکردن لێی قەدەغە بێ یاخود ترسناک بێ بەڵێ و زۆربەی لە سەیرانگە و لە شوێنەکان زۆر جار بینی ومانەکە قەدەعەک لێدراوە نووسراوە لێرە مەلەکردن قەدەغەیە ئەوش لەبەر ئەو چەند هۆکارە بوو یان ئاوەکە زۆر سەریعە یان ئاوەکە ساردا یعنی یان شوێنی مەلەکردنەکە سەلامەت نییە بەردی لێداری لێ ئەو بابەتانەی لێە هەر لەبەر ئەو هۆکارانەیە گەنا هیچی تر نییە.